غەشکردن فێڵکردن لە خەڵکی لەلایەن فەرمانڕەواوە لەلایەن کاربەدەستەوە هەر کاربەدەستێک غەش و ناپاچی لە ژێردەستەکەی بکە هەر ڕەشەی ئاگری دۆزەخی لێکراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من ولي من أمر المسلمين شيئا فغشهم فهو في النار. هەر کەسێ هەر شتێک لە کاروباری مسلمانان بگرێتە دەست هەر شتێک ئەگەر زۆر بێ یاکەم لە سەرۆکی وڵاتەوە تا بەڕێوەبەری دایرە و فەرمانگەیە هەر کەسێ کاروباری مسلمانانی کەوتە دەست غەش و فێڵ و ناپاچی بکە ئەو کەسە لە ئاگری دۆزەخایە. بۆیە مەسئولیات بۆیە ئەوترێ مەسئول واتە بەرپرس ئەو کەسە بەرپرسە بەرامبەر خوای گەورە لە بچووک و گەورەی ئەپرسێتەوە چۆن کاروباری مسلمانانت هەڵسوڕان چۆن بەڕێوەت برد ئایا بە جۆرەی شەریعەتەکەی خوا ئایا بە عەدالەت و دارپەروەری ئایا ئەوەی بەرژەوەندی دین و دنیای خەڵکەکەی تیابی ئەوەت کرد یا بە پێچەوانەوە. جا هەر کەسێ غەش بکە لە خەڵکی فێڵیان لێ بکە إلا أو كسل أجري دوزخير. لحديث يتلا فرمي ما من عبد يسترعيه الله رعية يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. هیچ عبدێنیە خوای گەورە کارێکی پێ بسپێرێ لە کاروباری مسلمانان بیکا بە فەرمانڕەوا بیکا بە کاربەدەست ئیتر گەورە هەتا بچووک ئیلا ئەو کەسە غەش بکە فێڵ بکە لە خەڵکی ناپاچی بکە ئیلا خوای گەورە بەهەشتی لێ حرامەکە. بۆیە بێ هەر کەسێک کاربەدەستە ئەگەر کاربەدەستیەکەی بچووکیشە هەتا گەورە ئەبێ ترسی خوای گەورەی لە دڵا بێ ئەبێ تەقوای خوای گەورە بکە ئەبێ قیامەتی خۆی نەسووتێنێ ئەبێ قەبری خۆی تاریک نەکا لەبەر دنیا یا لەبەر خەڵک یا لەبەر خزم یا لەبەر هەر هۆکارێکی تر بێت بەڵکو چۆن فەرمانڕەوایان لە کۆنە عادل بوونە دادپەروەر بوونە لەخوا ترساون ئەمیش بە هەمان شێوە بکە غەش و فێڵ نەکا بۆی لە ڕۆژی قیامەت سەری بەرز بێت لە دنیایە سەربەرز ئەبی لە قیامەتیشا سەربەرز ئەبی ڕوت سپی ئەبێ لە بەرامبەر خەڵکی لە بەرامبەر خوای گەورەیە. بەڵام هەر کەسێ غەش بکە فێڵ لە خەڵکی بکە ناپاچی بکە ئیلا خوای گەورە بەهەشتی لێ حرامەکە ئیلا ئەو کەسە دۆزەخیە بە ئاشکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت. بۆیە بێ ئەو کەسانەی کە هەر ئیش و کاروبارێک کەوتە ژێر دەستت تەقوای خوای گەورە بکە لەخوا بترسێ فێڵ لە کەس مەکە کەس مەچەوسێنەرەوە ناپاچی مەکە خیانەت مەکە بە عەدالەت و دادپەروەری ئەگەر بۆت هەڵ ئەسوڕێ بیکە بۆت هەڵ نەسوڕا مەیکە. بۆیە لە کاتی خۆی خەڵک هەبووە کەسانی خواناس خواپەرست زانا کە داوایان لێ کراوە ببن بە قازیەک ڕایان کردووە وتیانە نایکێ هەبووە کردویانەتە سزنەوە زۆر ئەهل بووە شایەنی ئەوە بووە دادپەروەر بووە لە خواترز بووە چەند ڕۆژ لە سزنا هێشتویانێتەوە وتوەتی وەڵڵی هەتا ئەمرم لە سزنا بم سزنەکەم پێ خۆشترە لەوەی ببمە دەسەڵاتدار و فەرمانڕەوایەک و کاروباری ئەم خەڵکە بکوێتە ژێردەزمن و نەتوانم بە جوانی بی بەمە ڕێ و سبەینێ ڕوبەڕووی محاسبە و لێپرسینەوەی خوای گەورە بن. بۆیە بێ تەخوای خوای گەورە بکەین ترسی خوای گەورە لە دڵمانە بێ هەر کارێکمان پێ سپێرا بە جوانی بە جۆرەی شەریعەت بە دادپەروەری بە ئەمانەتەوە بیبینە سەر ئەگەر وا نەبوو غەشمان کرد پەنا بە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ڕوبەڕووی سزای خوای گەورە ئەبینەوە.